با سەرەتا لە پرسە گشتێکەوە دەست پێ بکەین لەم چەند ڕۆژێ ڕابردوو ئەم هەڵبژاردننی گشتی لە عراق و هەڵبژاردننی پەرلەمانی عراق بەڕێوەچوو وەکو چاودێرێک وەکو شارەزایەک لەو بوارە سەرنجتان لەسەر پرۆسەی ئەم جارە چی بوو؟ زۆر سپاس. پرۆسەکە بە شێوەیەکی گشتی هەم لە بەشی دەنگدانی تایبەت و هەم لە بەشی دەنگدانی گشتی بە بەراورد بە پرۆسەکانی ڕابردوو چ پەرلەمانی کوردستان بێت یاخود ئەنجومەنی پارێزگاکان بێت پرۆسەیەکی زۆر باش بوو بە تایبەتی لە ڕووی تەکنیکیەوە هەوڵ درا هەموو ئەو کەم و کوڕیانەی کە لە پارساڵ و لە ئەنجومەنی پارێزگاکاندا هەبوو چارەسەر بکرێن بە تایبەتی ئەو کێشانەی کە پەیوەندی بە خودی دەنگدەرەوە هەبوو و دائیمەن دەنگدەر کێشەی بۆ دروست دەبوو و بەشێکی زۆر لە دەنگدەران نیان دەتوانی دەنگ بدەن و هەڵبژاردنیش بەڕاستی یەکێک لە هەرە کۆڵەکە گرنگەکانی هەڵبژاردن دەنگدەرە و پیادەکردنی مافی خۆیتی دەبێت دەرفەتی پێ بدرێت ئەم خزمەت گوزارەی بۆ بەڕەخسەندرێت بۆ ئەوەی بتوانێت بە ئاسانی دەنجی خۆی بتات بۆیە هەم لە ڕووی تەکنیکەوە و هەم بە شێوەیەکی گشتی پرۆسەکە گەر بێت و لە ڕووی سیاسیەوە تەماشای بکەین و هەم لە ڕووی بەشداریکردنی دەنگدەرانەوە هاوڵاتیانەوە بە تایبەتی لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمی کوردستان دەتوانین بڵێن پرۆسەکە پرۆسەیەکی زۆر زۆر باش بوو هەرچەندە لە شارەکانی ناوەڕاست و باشووری عراق ڕێژەی بەشداریکردن دەتوانین بڵێن کەمتر بوو لە هەرێمی کوردستانیان جێگەی ڕەزامەندی نەبووە بەڵام ئەوەش پەیوەندی بە هەندێک کۆکاری سیاسیەوە هەبووە لەسەروی هەمویانەوە بایکۆتکردنی سەدڕیەکان و لەگەڵ هەندێک هۆکاری تریش بەڕاستی بەڵام ئەوەی تێبینێکی ترکە هەبوو لەسەر ئەم پرۆسەیە مەسلەی دەنجی پوچەڵ بوو ئەمە بەڕاستی پرسیارە لە لای هاوبەشەکانی پرۆسی هەڵبژاردن پارتە سیاسیەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و چاودێرانی ناوەخۆ دەرەوە بۆچی ڕێژەی دەنگدەری پوچەڵ بەم شێوەیە بووە و تەنانەت دەتوانین بڵێن بە بەراورد لەگەڵ هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی کوردستان لە هەندێک شوێن زیاتر بوو ڕاستە لە هەندێک شوێن کەمتر بووە ئەمە تەنیا لە کوردستان نەبووە بەڵکو لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراقیش بووە و تاوەکو ئێستا بەوردی دیراسەیەکی ورد نەکراوە لەسەر پسوولەی دەنگەکانی پوچەڵ بۆ ئەوەی بزاندرێ هۆکار چییە بەڵام پێدەچێت زۆرینەی دەنگە پوچەڵەکان هۆکارەکە ویستی دەنگدەر بێت ئەو دەنگدەرێکە بۆ خۆی ڕۆشتووە بە ڕەزامەندی خۆی بەم شێوەیە تعبیری لە ڕاو دەنگی خۆی بەڵێ بەم شێوەیە تعبیری کردووە ئەمە یەک دەبێ ڕێزی لێ بگیردرێت لەم بیر و بۆچوونەی دەنگدەرە لەم ویستەی دەنگدەرە و دوو بەڕاستی دەبێ بە تایبەتی پارتە سیاسیەکان بە تایبەتتریش ئەوانەی کە لە دەسەڵاتن دەبێ بە دوواداچوون بکەن و دیراسی ئەوە بکەن هۆکار چییە چۆن بتوانن زارێکی تر سوود لەم دەنگە پوچەڵانەوە دکتۆر بەپێی با بڵێن چاودێری ئێوە هەڵسەنگاندنی ئێوە ئەگەر فۆکەسی زیاتر بخەینە سەر بابەتی دەنگی پوچەڵ پێتان وایە بە بەراورد لەگەڵ پرۆسەکانی ڕابردوو بە تایبەتی گەر نمونە هەرێمی کوردستان وەربگرین پێتان وایە ئەم دەنگە پوچەڵانە لە ئاستێکی زیاتردا بوون یاخود ڕووی لە زیاد بوون کرد بەڵێ بەتەکیید بە تایبەت لە پارێزگای سلێمانی و لە پارێزگای هەولێریش دهۆک کەمتر دەنجی پوچەڵ زیاتر بووە بە بەراورد بە هەڵبژاردننی پارساڵ و وەکو گوتم یعنی یەکێک لە هۆکارەکان ئەوە بووە کە دەنگدەر پێم وایە بە بڕوای من بە هەڵسەنگاندنی من بەویستی خۆی طبعا ئەمەش پرسیارە بەڕاستی بۆ لە سلێمانی ئەم دەنگی پوچەڵە زۆرە من پێم وایە بەشێکی پەیوەندی بە هۆکارە سیاسیەکانەوە هەیە بە تایبەتی ئێمە بینیمان لە ماوەی ڕابردوو بارودۆخی شاری سلێمانی لەوانەیە بە تایبەت لە ڕووی سیاسی و هەندێک پێکدادان و هەندێک بارودۆخی لەم شێوەیە دروست بوو و سێ سەرکردەی ئۆپۆزیسیۆن پارتی سیاسی تاوەکو ئێستا بەداخەوە ئەمانە گیراون بۆیە دەکرێت بەشێکی لەو دەنگە پوچەڵانە لایەنگر و دەنگدەری ئەمانە بوو بێت وەکو هەڵوێست وەرگرتنێک بەرامبەر بەم بارودۆخە ئەو بە هەمان شێوە دواتر لە هەولێر دەنگی پوچەڵ هەبووە و پاشان بە نسبەی کەمتر لە دهۆک بۆیە بەڕاستی هەڵوێستە کردنی دەوێت وەستانی دەوێت بە قەناعەتی خۆم دەبێت دیراسە بکرێت وە لە هۆکارەکانی بکۆڵدرێتەوە هۆکار چییە بۆچی دەنگدەر بەم ڕێژەیە ینی کاکەیفی ئێمە بەوردی حیسابێکمان کرد واگەر دەنگی پوچەڵ لەسەر ئاستی بازنەی هەولێر بازنەی دهۆک بازنەی سلێمانی کۆ بکەینەوە
پێشبڕچێ لەگەڵ پارتەکانی تر بکات 7 کورسی بە ئەندازەی 7 کورسی ئێمە دەنگی پوچەڵمان هەیە لە هەر بازنە طبعاً زۆرە بەڵام هەر ئەوەش نییە کە بۆ نمونە بە ئیرادە بەشێکی هەڵەیان کردووە و بەشێکی لەوانەیە هەڵەکە لە کاتی دەنگدان بوو بێت بەشێکی لەوانەیە لە ئاراستەکردنی ئەم دەنگە دەرەبوو بێت بە تەواوی تێی نەگەیشتووە و من بەڵام دکتۆر ببوورە ڕەنگە هەموو ئەوردەکاریان هەبن بەڵام پێت وایە ڕەنگە زۆرینە لە ڕاستیدا وەکو دەڵێن متعمد بوو بێت وەکو بەرچەکردارێک وەکو پەیامێک بە ئەنقاست ئەو شەی جەنابەت بەکارهێنا زۆر گرنگە پەیامە ئەمە پەیامە و پەیامی دەنگدەرە پەیامی هاوڵاتی هاونیشتیمانیە ئێمە دەبێت لی تێبگەین و دەبێت بە هەندی وەربگرین و ئیتر هەر دەرفەتی معالەجەش هەیە بۆ پرۆسەکانی داهاتوو ئەندازەیەک من پێم وایە ئەندازەیەکی باش لەم دەنگە پوچەڵانە بەپێی ئەو سیاسەتەی کە ئەو پارتە سیاست دەیگرێتە بەر من پێم وایە بەشێکی تەواو لەو دەنگە پوچەڵانە قابلی ئەوەن بۆ ئەوەی چارەسەر بکرێن ئەگەر با بڵێن ورد بم لەوە لیان بەبیرم مابێ پێم وابێ لەسەرەوەی 200,000 بە هەرسێ پارێزگە بەڵێ هەرێمی تەنیا سولێمانی 137,000 دەنگی پوچەڵمان هەیە هەولێر 116,000 و دهۆچیش دەوری 36,000 بەڵێ لە یەکێک لە تەوەرە سەرەکیەکان لە چوارچوێم پرۆسەیەدا پێم خۆشە زیاتر فۆکەس بخەینە سەر پرسی یاسای هەڵبژاردن بە تایبەتی و نادات پەروەریە کە هەبووە لە با بڵێن ڕێژەی دەستنیشانکردن و بەدەستێنانی کورسیەکان بەڵام بەر لەوە پێم خۆشە لەسەر پرسی کورسی کۆتاکان سەرنجی ئەوە بزارم وەکو شارەزایەک دیارە ئستثنایەتێک هەبووە لەوەی کە دەنگدەر بتوانێت با بڵێن لە پارێزگایەک بێت بۆ نمونە لە هەرێمی کوردستان بێت لە پارێزگایەکی دیکە دەنگ بە کورسی کۆتاکان بدات بنەماکانی ئەمە چۆن بووە گەر بوو بە چاوڕوونی بین کاکێفی ئەمە سێ بابەتە ئەمە دەتوانم بڵێم مەسلەی دەنگی کۆتا بۆ ئەوی بینەریش بە تەواوی لێ تێبگات بەنسبەت پارێزگاکان ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کاندید لەسەر ئاستی پارێزگا خۆی کاندید دەکات و تەنها دەنگدەری ئەم پارێزگایە بۆیان هەیە دەنگ بدەن بەم کاندیدە لەبەر ئەوەی ئەنجومەنەکە تایبەتە بەم پارێزگایە و لە ساڵی 2023 کە هەمواری یاسای هەڵبژاردن کرا بەنسبەت تەنها پێکاتەی مەسیحی بووە دوو بازنە عێراق و نینەوە و کەرکووک بە تەنیا بازنەیەک بوون بەڵام دهۆک و هەولێر بازنەیەکی تر بوون ئەمە حالەتی دووەمە حالەتی یەکەممان گوتمان بەنسبەت ئەنجومەنی پارێزگاکان ئەمە تەنها دەنگدەری پارێزگا لۆی هەیە دەنگ بدات بۆ هەموو پێکاتەکان با بڵێن ئەوەی کۆتا بەڵام تەنها بۆ ئەو پارێزگایە لە ئەنجومەنی پارێزگاکان ئەوەی دووەم لە 2023 کە یاسای هەڵبژاردن دانرات تەنها بۆ پێکاتەی مەسیحی دوو بازنە دانران هەولێر و دهۆک بازنەیەک بەغدا و نینەوە و کەرکووک بازنەیەکی تر بەڵام لە دادگای ئیتیحادی ئەم دوو بازنەی هەڵوەشێنرایەوە هەموو عێراق کرا یەک بازنە ئەوەی کە لە هەڵبژاردننی ڕابردوو 11 جێبەجێ کرا هەموو عێراق بۆ پێکاتەکان بۆ هەموو پێکاتەکان هەر پێنجیان کە نۆ کورسیان هەیە یەک بازنە ئەمە دادپەروەریکی تێدا بووە بەڵێ بەگشتی بەڵێ بۆ کۆتاکان بڵێ طبعاً لە هەولێر دەتوانی دەنگ بدەیە کاندیدی مەسیحی لە بەغدا دەنگدەر دەتوانێت دەنگ بداتە کاندیدی هەولێر بەنسبەت دهۆک و بەنسبەت نینەوە و بەنسبەت کەرکووک و بەنسبەت هەموو پێکاتەکان بەم شێوەیە بۆیە بەڕاستی ئەو تانانەی کە پێشکەش کراون بۆ نمونە یەکێک لە هۆکارەکان دەڵێت چۆن دەبێت لە پارێزگایەکی تر دەنگی پێ بدرێت ئەمە یاسا یەکلایی کردوتەوە و بڕیاری دادگای ئیتیحادی هەیە هەر تانەیەک لەسەر ئەم بنەمایە پێشکەش بکرێت ئەمە کۆمیسیۆن دەبێت ڕەتی بکاتەوە بۆیە بەڕاستی ئەوەی کە لە ڕۆژانی ڕابردوو بینیمان دوو تانە ڕەفز کرایەوە یەکیان دژی کاندیدی هەولێر ئەوەی تریان دژی کاندیدی کەرکووک لەبەر ئەوەی 3 ڕۆژدانرایە بۆ تانەدان 3 ڕۆژدانرایە لە دەرەوەی ئەم 3 ڕۆژە تانەکان تەقدیم کرایە ئینجا زووتر بێت یاخود درەنگتر بێت بۆ نمونە سێشەم چوارشەم پێنجشەمی هەفتەی ڕابردوو ماوەی تانەدان بوو ئەگەر بەر لەم کاتەوە دوای ئەم کاتە دامدرێت ڕەت دەبێتەوە بۆیە لە بڕیارەکەی کۆمیسیۆنی بەغدا دەڵێ لەبەر ئەوەی لە دەرەوەی مودەی قانونی تانیان تەقدیم کردووە ئەوەی دەمێنێتەوە بەڕاستی کە دڵڕاوچەیەکی دروست کردیە ترسێکی دروست کردیە لە لای بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و بەیان نامەشی هەبوو مەسلەی کورسی کوردی فەیلیە یەک لە تانەکان باس لەوە دەکات کە ئەم بەڕێزە بە ئەسڵ
فەیلی نییە و هەمەوەندیە و باس لەوە دەکات خەڵکی بازیانە لە پارێزگای سلێمانی بەڵام ئەم بەڕێزە ئەم کاندیدە دەرچووە نەیشاردیتەوە کاتێک کە مستەم سەکاتی خۆی تەقدیمی کۆمیسیۆنی عراق کردووە وشەی هەمەوەندی دایتە پاڵ ناوی خۆی زۆر تەبیعیە کەسێک هەمەوەندی بێت کوردی فەیلی بێت بۆ نمونە بۆیە بەڕاستی و ئەگەر یەکێک ئەگەر فەیلی نەبێت ناڕوات خۆی وەکو کوردی فەیلی بناسێت ڕێکارە سەرەتاییەکانیشی بڕیوە بە هەمان شێوە لە سەرەتا کۆمیسیۆن تەدقیقی لەم بەڕێزە کردووە لە هەموو ناحیەکەوە و ڕێگەی پێداوە خۆی دەبواە ئەو کات ئەگەر ئەم بەڕێزانەی کە تانیان تەقدیم کردووە هەبووە دەبواە لە سەرەتا تانیان لە دژی فەیلوبوونی ئەم کوردە بەڕێزە پێشکەش کردبایە بۆیە بەڕاستی لە ڕووی یاساییەوە ئەگەر بەوردی تەماشای بکەین هیچ گرفتێکی نییە هەر دەتوانم بڵێم هەموو بڵێن هەر نەو کورسیەکە ئەوانەی کە کورسیان مسۆگەر کردووە لە ڕووی یاساییەوە کێشیان نییە بەڵام ئەگەر لە ڕووی سیاسیەوە شتێکی تر بێت ئەمە بابەتێکی تر متعمد بێشتەکە بڵێن ئێستا بابینە سەرپرسی یاسای هەڵبژاردن بینیمان سەرکردایەتی سیاسی کوردیش و جەنابی سەرۆک بارزانیش لە زۆر لێدوانی جیاواز ئاماژەی پێدا کە جۆرێک لە نادادپەروەری لە با بڵێن پێوەرەکانی دەستنیشاکردنی کورسی لەسەر بنەمای ڕێژەی دەنگدان هەیە بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان کە لە سەروی 1 ملیۆن دەنگی بەدەستێنا لەم پرۆسەیەدا ڕەنگە ئەگەر بەراوردێک مقارنەیەک بکرێت لەگەڵ هەندێک لایەنی دیکەی ناوچەکانی دیکەی عراق دەبێت استحقاقی زیاتری هەبێت وانە ئەم یاسایە یان ئەم پۆلینکردنە لەسەر چ بنەمایەک بووە بەڵێ کاکەفی ئەم پرسیاری زەنابەت ڕەپت دەکەمەوە بە ڕاگەیاندنی سەرژمێری دانیشتوان هەندێک داتای پەیوەست بە سەرژمێری کە ئەمڕۆ وەزارەتی پلاندانانی عراقی ڕایگەیاند و بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی ژماری دانیشتوانەوە هەیە طبعاً بەپێی ئەم سەرژمێریە ئەگەر بێت و ئێمە یعنی بۆمان دەردەکەوێت کە ئەو دابشکردنەی پێشتر کراوە لە کورسی پارێزگاکان نادادپەروەری تێدا هەبووە و یەک دەتوانم بڵێم ستەم لەو سێ پارێزگای هەرێمی کوردستان کراوە و دووش نادادپەروەری هەبووە نادادپەروەری لە پارێزگایەکیش بۆ پارێزگایەکی تر هەبووە بۆیە بەڕاستی ئەوەی پێشتر کراوە گوایە لەسەر ئەساسی پسولەی خۆراک کراوە ئێمەش دەزانین لە عێراق لەوانەیە بژاردەی ترمان ئەو کات لە بەردەم نەبوو بێت بۆیە پشت بە پسولەی خۆراک بەستراوە بەڵام کە لە 2024 سەرژمێری کرا لە هەموو وڵاتان وایە سەرژمێری دەبێتە ئەساسێک بۆ هەموو سێکتەرەکانی ژیان لەم وڵاتە بۆ هەموو دام و دەستگا فەرمیەکانی حکوومەت تەنانەت بۆ کەرتی تایبەتش بۆیە بەڕاستی ئەوەی ئەمڕۆ ڕاگەیاندرا ئەگەر 320 کورسیەکە بێت گۆڕانکاری لە کورسی دەتوانم بڵێم زۆرینەی پارێزگاکانی عراق دروست دەکات ئەمە لەلایەک بۆ نمونە بەپێی ئەم بەرکەوتەی کوردستان لە 44 کورسیەوە دەبێتە 46 کورسی دوو کورسی تر بۆ هەرێمی کوردستان زیاد دەبێت ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە پێشتر بە نادادپەروەری دابش کراوە و ئەگەر لەسەر بنەمای مادەی 49 دەستور بێت کە دەڵێ بۆ 800,000 کەسێک دەبێ کورسێک بێت ئەمەش بێگومان دەبێت دەستکاری کورسیەکانی پەرلەمانی کوردستان بکرێ و دەستکاری کورسیەکانی سەرجەم بازنەکانی پارێزگاکانی عراق بکرێن بۆیە بەڕاستی ئەوەی پێشتر کراوە وەکو وتم لەلایەک بەپێی ئەو ژمارە دەقیقە نەبووە لەلایەکی تریش کاکێفی شیعە لە عراق زۆری نییە ئێمە یەکەم هەڵبژاردن کە بۆ کۆمەڵی نیشتیمانی کرای هەموو عراقیەک باز نەبوو و کورد 77 کورسی 78 کورسی ئەو کات بەدەستهێنا بەڵام بەڕاستی ئەمە لە بەرژەوەندی ئەوان نەبوو لە کۆی 275 کورسی بۆیە ئەوان پلانی دووەمیان جێبەجێ کرد عراقیان دابش کرد لەسەر ئەساسی 18 بازنە بەپێی سنووری ئیداری پارێزگاکان لە وڵاتانی جیهان هەردوو حالەت هەیە یەک بازنە هەیە و فڕەبازنە هەیە فڕەبازنە ئەنواعی هەیە بۆ نمونە لەسەر ئاستی سنووری ئیداری بێت لەسەر ئاستی سنووری جوگرافی بێت تەنانەت کاکێفی لە بەریتانیا کۆمیسیۆنێک هەیە لە تەک لیژنەی هەڵبژاردن و کۆمیسیۆنی هەڵبژاردن 4 ساڵ جارێک بە بازنەکانی هەڵبژاردندا دەچێتەوە لە چێ ژماری دانیشتوان زیاد بووە لە چێ کەم بووە کورسی لەم بازنەیە کەم دەکات بۆ ئەم بازنەیە ڕەوانەی دەکات بەڵام بە شێوەیەکی دادپەروەر بێت بۆیە بەڕاستی ئەوەی کە ئێستا هەیە هەم دابشکردنی کورسی بەسەر بازنەکان هەم سیستەمەکە ئەو سیستەمەی کە هەیە سیستەمی سانتلێگۆ ئەمە وا دەکات
پارتە کوردستانیەکان زیاتر لە 3 پارێزگا و هەندێکیش لە مووسڵ و کەرکووک حەسر بکرێن لەو شوێنانە. بۆیە دەبێ ئێمە بیر بکەینەوە لە داهاتوو بەڕاستی ئەم یاسایە هەموار بکرێت. من ناڵێم ئێمە دەگەڕێینەوە بۆ یەک باسنە لەبەر ئەوەی لەوانەیە برادرانی حزب عربە بە تایبەت شیعەکان و هەندێک لە سونەکانش قبوڵی ئەوە نەکەن کە عێراق بگەڕێتەوە بۆ یەک باسنە، بەڵام مانەی ئەوەش نییە کە بژاردەی ترمان نابێت. ئێمە دەتوانین بین بۆ نمونە بەپێی بارودۆخ و هەلومەرجی عێراق و هەرێمی کوردستان بژاردەیەک بۆ خۆمان هەڵبژێرین، یاخود دەتوانین دیراسەی بارودۆخی هەڵبژاردن بکەین لە وڵاتە پێشکەوتوەکانی جیهان کامیان لەگەڵ ئێمە دەگونجێ. بۆ نمونە لە هەندێک وڵات جگە لە کورسی بازنەکان هەندێک کورسی دانراوە بۆ سەر ئاستی نیشتیمانی، لەسەر ئاستی نیشتیمانی مەسەلەن بۆ نمونە پارتە کوردیەکان ئەگەر نەتوانن لە بەغدا و لە سەلاحەدین و لە هەندێک شاری جنوب و ئەوانە کورسی بێنن، بەڵام دەنگیان هەیە بابێن پێشبڕچێ بکەن لەسەر ئەو کورسیانەی لە بازنەی نیشتیمانی هەیە. بەنسبەت عەرەبەکانیش بە ئاماشەوە، عەرەبی سوننە بێت یاخود عەرەبی شیعە بێت. ئەگەر لە کەرکووک و مووسڵ و تەنانەت لە هەرێمی کوردستانیش دەنگ دەریان هەیە با دەنگەکەمانی ئەوانش کۆ بکرێتەوە. ئیتر بەڕاستی بژاردەی تریش هەیە ئەگەر بێت و ئێمە لە داهاتوودا کۆدەنگێکی لەسەر دروست بکرێت لەسەر ئاستی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە هەوڵ بدرێت هەتا حدێک دادپەروەری بگەڕێندرێتەوە، نەک تۆ ملیۆنێک و 100,000 دەنگت هەبێت بەڵام لایەنێکی تر بە 650,000 دەنگ بە 620,000 دەنگ بە قەدەر کورسیەکانی تۆ و زیاتریش ڕەنگە بۆ نمونە. بۆیە بەڕاستی دکتۆر بەدیل هەیە دەکرێت ئێمە هەوڵ بدەین تا ئەندازەیەک ئەمە ڕاست بکەینەوە. سەرنجی ڕاکێشامە لەسەر ئەو خستنەڕووی ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق کە ڕێژەی دانیشتوان تەواو بە هەرێمی کوردستانیشەوە ڕووی لە زیاد بوون کردووە. مەبەستە دەبوایە با بڵێن بنەماکانی دیاریکردنی کورسی چ لە پەرلەمان چ لە حەسەی پارێزگاکان لەسەر بنەمای ئەو ڕێژەیە ئەو ئامارە بووە. ئێستا ئێمە کاکەیفی زانستی ترین داتا دروستترین داتا کە لە زۆربەی هەموو وڵاتان لە هەموو وڵاتان پشتی پێ دەبەسترێت شەرژمێریە. بۆیە دەبێ لەسەر ئەساسی ئەم سەرژمێریە جارێکی تر ئەم 320 کورسیەی پەرلەمانی کوردستان دەبێت دابش بکرێتەوە بەسەر پارێزگاکانی عێراق بەگشتی بە هەرێمی کوردستانیشەوە. کەواتە دەکرا بۆ ئەم پرۆسەی خۆ چەند ڕۆژێکی کەم پرۆسەکان جا دەکرا دەستکاری بکرێت. گران بوو، زەحمەت بوو پەیوەست بوو بە زەمەنەوە یاخود پەیوەندی هێشتا ئەو داتانە لەلایەن وەزارەتی پلاندانانی عێراقی ئەمڕۆ باسییان کرد گوتیان ئێمە هەر ئیشمان لەسەر دەکرد تازە تەواو بووین. بەڵام دکتۆر ببوورە وەکو دەڵێن قسە ڕادەشی و بەشێکی تریش کاکەیفی پەیوەندی دەبێ ئەمە بەدانیشتنی پەرلەمانەوە هەیە، پەیوەندی بە تعدیلکردنی یاسای هەڵبژاردنەوە هەیە. ئەگەر یاسای هەڵبژاردنیش بچێتە ناو پەرلەمان بۆ ئەوەی هەموار بکرێ پرۆژە تەقدیم بکرێ هەر ئەم بابەتە نییە، بابەتی تریشە. بۆیە من وای دەبینم کە ینی هەوڵیاندا لەم قۆناغا بەوەندە لی دەربچن، بەڵام لۆ داهاتوو بە تەئکید هەموار. من مەبەستمەوەی ئەگەر سەیری با بڵێن ڕێکەوت و زەمەنی ئەنجامدانی هەڵبژاردن و دیسان ڕاگەیاندنی ئەو سەرژمێری لەلایەن عێراقەوە بکرێ لێک نزیکە، زۆر لێک نزیکە، ڕەنگە 20 ڕۆژ ڕەت نەکە. کەواتە مەبەستەوەیە ڕێکاری خۆی دەویست کەواتە پێویستی بەکات بوو. بەڵێ پێویستی بەکات بوو و پێویستی بەوە بوو کە بۆ نمونە ئەو داتانە وەربگیرێن بە دروستی لە وەزارەتی پلاندانان، پرۆژەیەکی یاسا ئامادە بکرێت، تەقدیمی پەرلەمان بکرێت، بۆ خۆت دەزانی لیژنەی قانونی و خوێندنەوە ئەوانە دواتە دەنگ لە سەردانی. ئەمەش بەڕاستی کاتی دەوێت، بۆیە نەتواندرا، بەڵام بەدڵنیاییەوە لە داهاتوو یان ئەو 320 کورسیە دووبارە جارێکی تر بۆ نمونە بەغدا 69 کورسی گشتیە بەپێی ئەم داتایە دەبێتە 68. هەولێر 15 کورسیە لە ڕابردوو بەپێی ئەم داتایە دەبێتە 18 کورسی بۆ زیاد دەبێت. سلێمانی 18 کورسیە بەپێی ئەم داتایە دەبێتە 17 کورسی بە هەڵەبجێەوە. جەبا ئەوش لەبیر نەکەم تەبان لە داهاتوو دەبێ هەڵەبجەش بکرێتە لەبەرەوەی بەپێی یاسا پارێزگای 19مین پارێزگای عێراقیە دەبێ یاسادانەری عێراقی هەڵەبجەش بکاتە پارێزگایەکی سەر بەخۆ و دەبێت کورسی تایبەت بەخۆی بۆ دابنرێت. دکتۆر حەسەی کورسی بەغدای پایتەختی عێراق نۆ بوو
یان زیاد دەکەیان کەم دەکات یەک کورسی کەم دەکات بۆ بەپێی ئەم داتایە ئەمە پێم وابێت ببوورە بەپێی ئەو داتای کە هەبووە لە زیادکردنی ڕێژەی دانیشتوان تقریبا لە ناو بەغدای پایتەخت ڕێژەی دانیشتوان نزیکە لە 10 ملیۆن کەس بەڵێ زیاد بوو ئەمە چۆنە بۆ من و بۆ بینەرانیش لە ڕاستیداوەکو بەرچاوڕوونی کاکەیفی وەکو گوتم یاخود دووشت دەبێ بکێ بنەما بکێ ئەساس یان ئەو 320 کورسیە ئەوەی کە ئێستا لە پەرلەمانی عێراقا مەعادای کۆتاکان بێگومان مەعادای کۆتاکان بەڵێ ئەگەر ئەم 320 کورسیە بێت بەغدا بەپێی ئەو داتایان وەیە 68 کورسی بەبەردەکەوێت بەڵام ئەگەر مادەی 49ی دەستور بێت کە دەڵێت بۆ هەر 100,000 کەسێک کورسیەک ڕاز دەکەی ئەو کات بەغدا من ئەوم لەلایە ئەمڕۆ تاوام کرد بەغدا دەبێت 100 کورسی بۆ دابنرێت ئەو کات هەولێر 25 کورسی بەردەکەوێت پارێزگاکانی دیکەکانی تریش بە هەماشەوە بەڵام ئەگەر عێراق هەر بە 320 کورسی بمێنێتەوە هەرێمی کوردستان کورسیەکانی ئەو سێ پارێزگایە لە 44ەوە دەبێتە 46 ئەوەی تر بەسەر پارێزگاکانی عێراق دابش دەبێت پارێزگا هەیە وەک خۆی دەمێنێتەوە پارێزگا هەیە زیاد دەکات هەیە کەم دەکات بەڵام کورسیەک بۆ 2 کورسی لەوەندە زیاترنا اینجا بەڕاستی ئەوەی کە پرسیارەکەی جەناب شتێکی تری لا گەڵاڵە کردم بۆ لە 2005ەوە لە 2010ەوە 69 کورسی بۆ پارێزگای بەغدا دانراوە بەڵام ئێستا 68 کورسیە بەپێی داتایەکی زانستی و دروست تەمان ئەمەش گرفتێکە بەڕاستی ئەمەیە کە باسمان کردگوتمان لەسەر بنەمای پسولەی خۆراک کورسیەکان دابشکراون و لەوانەیە دڵنیام بەبێلایەنیش نەکرابێت لەوانەیە تۆزێک لایەنگیری بۆ بەغدا یاخود بۆ پارێزگایەکی تریش کرابێت لەسەر حسابی پارێزگایەکی تر من ناڵم تەنیا هەرێمی کوردستان بەڵام بەگشتی بەڵێ ئەو کات کە کورسەکان دابشکرا کوردستان دەتوانم بەڵم تا ئەندازەیەک ستەمی لێکرا بە بەراورد بە پارێزگاکانی تری عێراقی من پێم وایە ئێمە مافی ئەو کات مافی 47 بۆ 48 کورسیمان هەبوو نەک 44 بەڵام ئەوە درا بە پارێزگاکانی تری کەواتە پێت وایە ئەگەر دەستکاریەک گۆڕانکاریەک کرا هەم لەوەی پەیوەستە بە زیادکردنی ڕێژەی کورسیەکانی ناو پەرلەمان با بڵێن زیاتر لە 300 بێزگە لە کۆتاکان هەم ئەوەی پەیوەستە بە حەسای پارێزگاکان دەبێت بە یەک پاکێژ بێت بەڵێ ئەگەر نا تەناقوز دەبێت بەڵێ بەتەئکید هەمووی دەبێ هەموو پارێزگاکانی عێراق بە یەک پاکێج بێت و دەبێت پاڵپشت بەم داتایە بێت بەم سەرژمێریە بێت و ئەگەر لەسەر ئەساسی هەژدە بازنە بمێنینەوە لەسەر ئەساسی ئەم داتایە پێم وایە ئەوە لە ڕووی دابشکردنی کورسی ئەمە دادپەروەری تێدایە بەڵام لە ڕووی بەدەستهێنانی دەنگ و وەکو وتم حەسەرکردنی کۆمەڵێک پارتی کوردستانی لە کوردستان و سودمەندبوونی ئەوانش لە پارێزگاکانی وەسەد و جنوبی عێراق ئەمە بەڕاستی دادپەروەری تێدانە بۆیە دەبێ بیر لەوە بکرێتەوە بژاردەی تر بدۆزرێتەوە و هەموار یاسایەکە بکرێت دکتۆر ئارام نەزمەدین برادۆستی بەڕێوەبەری ئۆفیسی هەولێری کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژار و ڕاپرسی لە هەرێمی کوردستان سپاس بۆ ئامادەبوونیت ڕێزان ناوەڕۆکی مژاری ئەمڕۆ بوو لە کوردستان تیڤیەوە پێشکەشکرا تا دیدار بەخوای گەورەتان دەسپێت.